هاوڕانی خۆشەویست سڵاوی خواتان لێبێ لە ڤیددیوکانی پێشتر باسی چیەتی و چۆنێتی فەلسفەی پەروەردەمان کرد. لەم ڤیددیۆیە جەخت لەسەر وەڵامی ئەو پرسیارە دەکەمەوە کە ئایا لە کوردستان فەلسفەی پەروەردەمان هەیە؟ لە ئەسڵا ئەم پرسیارە و وەڵامدانەوەی ئەم پرسیارە خەریکردن بەم پرسیارە جۆرە کێشەی تێدایە، ینی هەر پرسیارەکە خۆی و بە تایبەتی جەختکردنەوە لە پرسیارەکە و هەوڵدان بۆ دەستکەوتنی و ئەم وەڵامی ئەم پرسیارە و دووبارەکردنەوەی پرسیارەکە بە چەندین شێوە خۆی کۆمەڵە کێشەی تێدایە کە پێیوەستە بە وەڵامی پرسیارەکەەوە لە ڕاستیدا. لەگەڵ هاوڕەیەکی زۆر ئەم گفتوگوانەمان کردووە و لە ڕێگەی جیاوازەوە من هەوڵم داوە وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە وەکو تەواوکاری دوو ڤیددیۆکەی پێشتر لەسەر فەلسفەی پەروەردە. لەم ڤیددیۆیە بە تایبەتی جەخت لە وەڵامی ئەو پرسیارە دەکەمەوە کە ئایا لە هەرێمی کوردستان پرۆسەی پەروەردە و خوێندنی ڕسمی هیچ فەلسفەیەکی پەروەردەی هەیە یا لە کوردستان فەلسفەی پەروەردەمان هەیە کە لەسەری بڕۆین. بۆ ئەوەی باشتر وەڵامی ئەم پرسیارە بدرێتەوە، باشتر وایە کە پرسیارەکە شی بکرێتە یەک دوو پرسیاری پشگەر و ورتر بکرێتەوە. بۆ نمونە پرسیارەکە لەوە دەپرسێت کە ئایا پەروەردەی ڕسمی و سیستەمی خوێندن لە کوردستاندا لەسەر بنەمای هیچ فەلسفەیەک دانراوە؟ ئایا کار و چالاکیەکانی سیستەمی خوێندن هیچ فەلسفەیەکیان لە پشتە؟ ئایا هیچ بیرکردنەوەیەکیان لە پشتە یا هەر کوێرانە دەکرێن؟ ئەوەی کە ڕۆژانە و مانگانە و ساڵانە لە ناوەندەکانی خوێندندا ڕوودەدا، لە وەزارەت ڕوودەدا، لە دەستگا پەروەردەییەکاندا ڕوودەدەن، ئایا ئەوانە لە خۆڕا دەکرێن، بە کوێرانە دەکرێن؟ یعنی هیچ بیرکردنەوەیەکیان لە پشت نییە یا بیرکردنەوە شتێکیان لە پشتە یا ئاراستەیەکیان هەیە؟ لە هەمان کاتە ئەو مانایەشی هەیە پرسیارەکە ئایا لە کوردستاندا یا لە سیستەمی خوێندن و پەروەردەی ڕسمی لە کوردستاندا برەو بە هیچ فەلسفەیەک دەدرێت؟ ئەمانە کۆمەڵێ پرسیارن کە پرسیاری سەرەکی وردەکەنەوە بەوەی کە ئایا لە کوردستان فەلسفەی پەروەردەمان هەیە یان نا. لەم پرسیارانەدا فەلسفە بەگشتی بە دوو مانا دەکرێت ئێمە بە دوو جۆر ئاماژە بۆ چەمکی فەلسفە بکەین لە پرسیارەکە. لە ڕوویەکەوە فەلسفە بە مانای ڕوانگە و دنیابینی و استراتیژی و پلانی فکری، استراتیژی فکری، پلانی فکری، ڕوانگەی فکری و بۆچوونمان بۆ شتەکان کە لە پەروەردە ڕوو دەدەن. بۆ نمونەگە پرسیارەکە وا بکەین ئایا لە پەروەردەی خوێندن لە کوردستاندا لەسەر هیچ بنەمایەک، لەسەر هیچ ڕوانگەیەک بەپێی هیچ نیەتێک دەڕوات؟ مانای دووەمی چەمکی فەلسفە لە پرسیارەکاندا بەوە دێ فەلسفە بە مانای دیسپلین، بە مانای فەلسفەی ڕوت، بە مانای ئەو کردارە معریفیانەی کە مێژوویەکی دیاریکراویان هەیە و زۆر جار دەگەڕێنێتەوە بۆ گریکەکان، بۆ ئەفلاتون و بۆ سوقرات و بۆ پاش ئەوان وکو بڵێ ئەو ڕێچکەی کە لەوانەوە با بڵێن سەرچاوی گرت یا وا باز دەکرێت کە لەوانەوە سەرچاوی گرتووە. بۆیە پرسیارەکە وا دەکرێت ئایا پەروەردە و خوێندنی ڕسمی لە کوردستان برەو بە هیچ بیرکردنەوە کردارێک دەدات کە لە فەلسفەیەکی دیاریکرادا خۆی ببینێتەوە؟ بۆیە ئەگەر کە پرسیارەکە ئاوا ورد دەکەینەوە ئایا لە کوردستانە فەلسفەی پەروەردەمان هەیە، ئەم پرسیارەکە وردی دەکەینەوە، دەبینین پرسیارەکە زیاتر فراوان دەبێت یان گەڕان بە دوای وەڵامەکەدا دەمانگەێنێ بە کۆمەڵێ ئاراستە و بنەمای دیکە و هەر لە ڕێی پرسیارەکانیشەوە جۆرێک لە وەڵاممان دێتە دەست. ئەگەر بچینە ئاراستەی یەکەم بۆ پێناسەی چەمکی فەلسفەی پەروەردە لە پرسیارەکەدا کە ئایا لە کوردستاندا فەلسفەی پەروەردەمان هەیە یان نا، لە وەڵامی پرسیاری یەکەم یا ئاراستەی یەکەم لە وەڵامدانەوە کە بەوەی کە ئایا پەروەردەی خوێندن لە کوردستاندا لەسەر هیچ بنەمایەکی فکری، لەسەر هیچ ڕوانگەیەک بەپێی هیچ نیەتێک دەڕوات، ناکرێ وەڵامی ئەم پرسیارە نەخێر بێت لە کوردستاندا. ناکرێ بڵێن نەخێر لە کوردستاندا سیستەمی پەروەردەی ڕسمی بە هیچ نیەتێکی لە پشت نییە، هیچ پلانێکی نییە، هیچ ڕوانگەیەکی نییە، ناکرێ بڵێن نەخێر نیەتی. بۆچی؟ لەبەرەوەی ئێمە باسی هەر لە قسەکانمان وەکو بڵێ وەڵامەکەمان دێتە دەست بەوەی کە ئێمە باسی سیستەم دەکەین، باسی پەروەردەی ڕسمی دەکەین، باسی نیەت و دەسەڵات و کردار دەکەین، باسی چالاکی دەکەین، باسی پلان دەکەین.
ئەمانە هەر چۆنێک بن نیشاندەری ئەوەن کە بەڵێ دەسەڵاتێک هەیە، بەڵێ نیەتێک هەیە، بەڵێ شتێک هەیە کە تەفسیری ڕوانگەیەک دەکات. بۆیە ناکرێت بڵێن نەخێر. ئێمە باسی لە وەکو بڵێ ناکرێت بڵێن لە سیستەمی پەروەردەی ڕسمی سیستەمی نییە، چونکە هەوا خۆمان دەڵێن سیستەم، خۆمان دەڵێن پلان، خۆمان دەڵێن ئاراستە. بۆچی؟ چونکە وەکو لە ڤیددیۆکانی دیکە ئاماژەم پێکرد، هەر باسێکی ئامانجەکانی پەروەردە باسی فەلسەفەی پەروەردەیە. ئایا لە سیستەمی پەروەردەی ڕسمی کوردستاندا باسی ئامانج دەکرێت کە ئێمە بۆچی دەچینە قوتابخانە، بۆچی دەچینە خوێندنگە، دەچینە زانکۆ؟ باسی ئامانجی پەروەردە دەکرێت، بەڵێ دەکرێت و زۆریش دەکرێت و بە شێوەی ڕسمی و ناڕسمی دەکرێت لە دۆکیومنت و لە بەڵگەنامە و لە یاسا و لە ڕێساکاندا هەیە کە باز دەکرێت ئامانجەکان چییە. بۆیە هەر باسێکی ئامانجەکانی پەروەردە باسی فەلسەفەی پەروەردەیە. هەر باسێکی ڕێکارەکانی گەیشتن بە ئامانجەکان باسی فەلسەفەی پەروەردەیە. ئێمە ڕێنمایی دەدرێت بەوەی کە چۆن مامۆستایەتی بکرێت، ڕێنمایی دەدرێت بەوەی چۆن قوتابخانە دەست پێ بکاوتاوە بێ، ڕێنمایی ئەوە دەدرێت کە چۆن بۆ نەجۆری خوێندن دیار بکرێت، ڕێنمایی ئەوە دەدرێت کە چۆن سیستەمەکە بەڕێوە ببرێ. ینی هەر ڕێکار دادەنرێت بۆ گەشتن بۆ ئامانجانە، بۆی ئێمە بگەین بە ئامانجە معریفیەکان، بە ئامانجە کۆمەڵایەتیەکان، بە ئامانجە سیاسیەکان. ئەمە ڕێکارەکانە. هەر باسێکی ڕێکارەکانی گەیشتن بە ئامانجەکان باسی فەلسەفەی پەروەردەیە. ئایا لە کوردستاندا باسی ڕێکار و ڕێساب یاسا دەکرێت؟ بەڵێ دەکرێت، کەواتە فەلسەفەی پەروەردەمان هەیە. هەر باسێکی چێتی معریفە و زانین، چێتی عیلم، چێتی زانین، چێتی معریفە و فێربوون چییە و چۆنە و چۆن دەپێورێ، باسی فەلسەفەی پەروەردەیە. ئێمە باسی لە با بڵێن تاقیکردنەوە دەکرێت، ئەزمونونەکان، باسی گەیشتنە بە معریفە، باسی چۆنێتی ڕێگەکانی وانەوتنەوە بۆ چۆنێتی فێربوون، ئەوە باسی فەلسەفەی پەروەردەیە. باسی ئەوە دەکرێت کە چی معریفەیە و چی معریفە نییە، ئەوە باسی فەلسەفەی پەروەردەیە. باسی جیاکردنەوەی زانین و نەزانین دەکرێت، ئەمە فەلسەفەی پەروەردەیە. باسی ئەوە دەکرێت فێربوون چییە و کەی ڕوودەدا یا کەی ڕوونادا، ئەمە باسی فەلسەفەی پەروەردەیە. بۆیە ناکرێت بڵێن فەلسەفەی پەروەردە نییە. هەر باسێکی هەڵسەنگاندن و پێوانەکردن باسی فەلسەفەی پەروەردەیە، ینی زۆرترین جەخت لە پێوانەکردن و هەڵسەنگاندن دەکرێتەوە لە وڵاتە. باسی بڕیاردان دەکرێت بەوەی کە کامە تەواوە، کامە نەتەواوە، کامە ڕاستە، کامە هەڵەیە، کێ دەرچووە، کێ دەرنەچووە. هەر باسێکی هەڵسەنگاندن و پێوانەکردن باسی فەلسەفەی پەروەردەیە. هەر باسێکی ئەرک و مافەکانی مامۆستا و خوێندکار و کۆمەلگە باسی فەلسەفەی پەروەردەیە. ئەمە لە ڤیددیۆکانی دیکە ئاماژەم پێکرد بەپێی ئەو سەرچاوانەی کە پێیان دەوترێت فەلسەفەی پەروەردە، بەپێی زانستی فەلسەفەی پەروەردە، بەپێی بوار و دیسپلینی فەلسەفەی پەروەردە. ئەمانە فەلسەفەی پەروەردەن. ئەی بە زمانی حاڵ ئەمانە پێمان دەڵێن کە بەڵێ فەلسەفەی پەروەردە لە کوردستاندا هەیە. ینی بۆیە باسی ئەوەی کە فەلسەفەی پەروەردە لە کوردستاندا نییە باسێکی زۆر کێشەدارە، باسێکی زۆر ناتەواوە، باسێکە ئەوەندەی عاتیفیات و ئەوەندەی تووڕەیی و ئەوەندەی ناڕازی بوونە بە وەزعێ و بە حاڵەتێکی دیارکراو، باسی وردی وەڵامەکە نییە. بۆیە هەر باسەکە خۆی وەکو گوتم لە سەرەتادا باسێکی زۆر کێشەدارە و زۆر ناتەواوە و پێویستی بە وازهێنان هەیە. بەڕاستی هیچ کار و کردارێک، هیچ پرۆسە و چالاکیەکی پەروەردەیی بەبێ فەلسەفە و ڕوانگە و بیرکردنەوەیەک بەڕێوە ناچێت. ینی ناکرێت ئەم سیستەمەی لە کوردستاندا هەیە. بەلای کەمی بۆ ماوەی 30 ساڵە لەژێر دەستی کۆمەڵگەی کوردیە لە کوردستان، لەژێر دەستی دەسەڵاتی کوردی بەڕێوە دەبرێ، ناکرێت هەر لە خۆڕا بێت. ئەم سیستەمە کەم تا زۆر گۆڕانکاری بەسەردا هاتووە، ئاراستەیەکی گرتووە، بەڕێوە دەبرێت، تونند و تۆڵ دەکرێت، فراوان دەکرێت، دەستکاری دەکرێت. ناکرێت لە ماوەی ئەو 25 ساڵەی کە لە ژێردەستی خۆماندایە لە بۆشاییدا ڕوو بدات، ینی لە خۆڕا لە ناو بڵقێکدا بێت. ناکرێت ئاراستەیەک نەبێ بەڕێوەی ببە، ناکرێت بیر و بۆچوونێک نەبێت بەڕێوەی ببات، ناکرێت لە بۆشاییدا بێت. چونکە ئەمە هێزێک هەیە، بیرکردنەوەیەک هەیە، نیەتێک هەیە، ڕوانگە و ئاراستەیەک هەیە کە شکڵی پێداوە، کە ساڵە و ساڵ و مانگە و مانگە و ڕۆژە و ڕۆژ بەرداوامی پێدەدا و تونند و تۆڵی دەکات. بۆیە ناکرێت ئەم پرۆسە ڕسمیە فراوانەی کە مێژوویەکی دوور و درێژی هەیە
لە بۆشاییدا ڕوو بدات. ئەمجا لە ماوەی 30 ساڵی ڕابردوو گۆڕانکاریێکی زۆر بەسەر سیاست، بەسەر ئابووری، بەسەر فەرهەنگ و وردەکاری فەرهەنگ لە کۆمەڵگەدا، گۆڕانکاری کۆمەڵایەتی، ئاراستەی سیاسی و فکری، ینی بەلای کەمی دووسێنەوە تا ئێستا هاتۆتە گۆڕێ ئەوەی کە لە ساڵی 91 لەدایک بوو بێ ئێستا تەمەنی 30 ساڵە. ئەم هەموو گۆڕانکاریە بە کۆمەڵگەی کوردستاندا هاتووە. کەمترین گۆڕانکاری لە پرۆسەی پەروەردە ڕنگدانەوەی هەبوو. کەمترین گۆڕانکاری لەم گۆڕانکاریانەی کە لە کۆمەڵگەدا ڕوویانداوە لە پرۆسەی پەروەردەدا ڕەنگی داوەتەوە. ئەمە خۆی لە خۆیدا شتێکمان پێ دەڵێ، شتێک هەیە لە پرۆسەی پەروەردەدا نەگۆڕاوە، شتێک هەیە لە پرۆسەی پەروەردەدا نەگۆڕاوە. بۆیە گۆڕانکاریە سیاسی و کۆمەڵاتی و ئابوووریەکان ڕنگدانەوەیان لە پرۆسەی پەروەردەی ڕسمیدا نییە، یا بۆ لەبەرەوەی شتێک هەیە لە ناو پرۆسەی پەروەردەی و داینەمۆی پرۆسەی پەروەردەییە یان پرۆسەی پەروەردەیی لەسەر دەڕوات. ئەم شتە نەگۆڕاوە، ینی شتێک هەیە، بوونی هەیە کە گۆڕانکاری بەسەردا نەهاتووە. هەرچەندە ئەو گۆڕانکاریانەی کە لە پرۆسەی پەروەردەدا ڕوویانداوە زیاتر لە گوداری پەروەردەییدا ڕوویانداوە، بەڵام مامەڵە ڕۆژانەکان، مامەڵە گشتیەکان، مامەڵە بنەماییەکان نەگۆڕاون. وەکو بڵێ گوتاری پەروەردەیی زۆر جا گۆڕانکاری بەسەردا هاتووە، بەڵام سیستەمەکە نەگۆڕاوە، ڕێکارەکان نەگۆڕاون، چۆنیەتی کردنی پەروەردە نەگۆڕاوە، پۆلەکان شکل و شێوەیان نەگۆڕاوە، مامەڵەکان زۆر کەم گۆڕانکاریان بەسەردا هاتووە. بۆیە شتێک هەیە نەگۆڕاوە کە نەیهێشتووە بگۆڕێ، سیستەمەکە لەسەر بنەمایەک دەڕوا، ئەو بنەمایان نەگۆڕاوە. ڕاستە هەندێک لایانی گوتار گۆڕاوە، هەندێ باس و خواسی ئامانجەکان و خواستەکانمان گۆڕاون، بەڵام سیستەمەکە نەگۆڕاوە، کەواتە سیستەمەکە شتێکی هەیە کە نەیهێشتووە بگۆڕێت، بۆیە نەگۆڕاوە، هەرچەندە فەرهەنگ و ئاراستەکان زۆر جار هەیە گۆڕانکاریان بەسەردا هاتووە. ئەمجا هەڵەیە ئەگەر بڵین گرنگی بە پەروەردە نادرێت، هەڵەیە بڵین خەمی پەروەردە ناخورێت، چونکە بەڕاستی ساڵە و ساڵ ڕێکاری زۆر دادەنرێت، بودجەیەکی گەورە لە خودی خۆیدا بۆ پەروەردە دەڕوات، هێز و توانایەکی و دەسەڵاتێکی زۆر خەرج دەکرێت کە ئەگەر بۆ نمونە بکرایە لە شتێکی دیکەدا خەرج بکرایە دەبوو ینی بە شێوەیەکی بەرجەستە گۆڕانکاری زۆرمان بدیایە. هەڵەیە بڵێن نیەتی گۆڕان نییە، چونکە هەر لە سەرەتاوە، لە سەرەتایی دروستبوونی حکوومەتی هەرێمەوە کۆنفرانسی پەروەردەیی کراوە، یاسای پەروەردە دانراوە، کۆڕ و کۆبوونەوەی زۆر کراوە، قسە و باسی زۆر کراوە، هێزێکی زۆری لە پشتە پرۆسەی پەروەردە لە خوێندنی باڵا و لە پەروەردە، وەزارەتی پەروەردە پارە بە کۆمپانیایی گەورە گەورە دراوە بۆی سیاسەتی پەروەردەی دابڕێژن، هەوڵێکی زۆر دراوە بۆ دیارکردنی ئاراستە و استراتیژی. کۆمپانیای جیهانی هەبوو پارەی زۆری پێدراوە بۆ ئەوی ئاراستەی پەروەردەیی دیار بکات و باسوخوازی پەروەردەیی لە کوردستاندا بەرەو پێش بخات. تەنانەت لە 2015 استراتیژی حکوومەتی هەرێم بۆ 2020 دانرا کە ئەمە وەکو بڵێ بنەمایەکی جیهانی هەبوو، کۆمپانیایی گەورە دەستی تێدا هەبوو بۆ دیارکردنی ئەو ئاراستانە. ینی هەوڵێکی زۆر دەدرێت. ئێمە 6 کۆنفرانسمان هەیە، کۆنگرەی پەروەردەییمان هەیە، یاسا چەند جارێک هەموار کراوەتەوە، زانکۆ و ناوەندەکانی خوێندن زۆر بوون، کۆمپانیایی گەورە گەورە هەن کە زانکۆیان کردوتەوە و کە وەکو بڵێ وەکو بۆ بەرهێنانێک لە پەروەردە دەکەن. ینی مەسلەی پەروەردە مەسلەیەکی گرنگە، هەم حکوومەت هەم سیاسیەکان باسی دەکەن، هەم کۆمەلگە باسی دەکات. ناکرێت بڵین سیستەمی پەروەردەیی نیەتی لە پشت نییە، ناکرێت بڵین هەوڵی گۆڕانی بۆ نەدراوە. بەدڵمانی ئەوە باسێکی دیکەیە، ئاراستەکان باش بوون یا خراپبوون، ئەوە باسێکی دیکەیە، باسی بوون و نەبوونە، چونکە وەکو گوتم بۆیش بەڕاستی پرسیارەکە کێشەدارەکە باسی بوون و نەبوونی فەلسەفەی پەروەردە دەکەین. بەڵام هەیە ئەگەر بڵێن نیەت نییە، بەڵێ نیەت هەیە، نیەت هەبووە و کراوە و هەوڵدراوە. لەگەڵ هەموو ئەو نیەت و لەگەڵ هەموو ئەو هەوڵانە شتێک هەیە کە نەگۆڕاوە، شتێک هەیە کە نەگۆڕاوە، شتێک هەیە کە ناهێڵێت گۆڕانکاری بەو شێوەیە بێت کە بەگشتی لە کوردستاندا پێی ڕازی بین. شتێک هەیە کە ناهێڵێت گۆڕانکاری لە سیستەمدا بێتە گۆڕێ، شتێک هەیە کە لێ ناگەڕێ ڕێکارەکان بگۆڕێن، شتێک هەیە کە لێ ناگەڕێت
ئاراستەی پەروەردەیی بە ئاراستەیەک بێت کە ئێمە بەدڵمان بێت یان بۆ نمونە ئەوانەی کە ڕەخنەگرن ئەوانەی کە بەدڵیان نییە بەدڵیان بێت شتێک هەیە کەوایە